پێی بڵێ بڵێ ژنی دووەمەتینەیە ئەخەنا دا هەموو برام گوتی وز بە گوتی بێدەنگمە چارەسەری دەکەم ئێستا چ بکەم ئارام ئارام بەڵێ بەڵێ دایە بڕۆ دەرگای بکە و کوڕم باشە دایە بەسە چاو نازانم چ بکەم خوایە چ بکەم تەلەفۆن چاوڵدە بەبم تەلەفۆن چاوڵدم تەلەفۆن چاوڵدم هەنا تەلەفۆن چاوڵدم یاڵدا یاخوا بەخێر بێیەوە یاڵدا سەلام عەلەیکوم چۆنی باشی سعدی جان وچی داگو کوڕ وچی و حەرەکانە والله هێو نازانم ئارام نییە بە خۆت نازای ئارام نەناسی دەدانیشە ئەرێ هەناری گوڵە هەناری دانە هەنار جان داوای لێبوردن لێ دەکەم ئەوڕۆ هات پێ بازاڕی ئەمن لەوێ نەبووم قەینا جانەکەم ماندی نەبیەوە بەخێر بێ خۆ ماندینی ئەیلەوە کورە زۆر بە ئاسایی قسەم لەگەڵ دەکا هیچ گومانی لە من نەکردیە سەرم لێ دەرناچی سعدی جانی سعدی خوار نەخۆشەکەشم بۆ لێ ناوی وە بێ هەموو ماندویەتی قەلبت دەرچێ هەنار ئەو لە بازاڕی ئەوم ببیراتەوە خەیاتە باشە دیتبوو خەیاتەش چەند باشە خەیاتەکە دەڵێ والله چوومە دوکانی ئەویش لەوێ بوو کاگڕەشی دوتیوە خەیات ئەدی ئەوە لە کبە قماشی دەبا ئەو زەنیە دام نایەت دوو قاتی جوانە لۆ بدوور نانا ئەمن بەخۆم لەوێندەر پێم گۆتم قماشت لۆ دێنم بەس نا ئەم هەلەکە خەیاتەکەی خۆم حەزم لێیە نازانم گوتی ڕەشی تەلەفۆنیکەی ئەلا ساس تۆزە عەسەبی ببووی لەوێ نانا عەسەبی چ ناوەڵە عەسەبی نەبوو یعنی هیچ لۆ عەسەبی بم هەدیێ دوکانە و ژن قماشە قماش کاکە قماشی بە ڕەبتی بە ژنانەیە ئیشی بە ڕەبتی بە ژنانە هیچ بکە کاسبەکە وایە ئەگەنا بەخۆم باوەڕکە بەس کەیفم بە تو دێ بەخۆم ناو ژنانم حەز لێ نییە دەزانم سعدی جان ئەو قسانت چێ دەیکێ سعدی جان شێخ مەحشیم بۆ لێ ناوی بەڕاست ئەی چۆن شێ ماشی بەدەستە تو نییە دەزانیت چ خۆشە یەخوا عافیت بۆ دەچم لە مەتبەخ بۆت دادنێم ئەتو ژوێرە باشە ئێستا دێم ئێستا کوڕ بۆ چی هەوو هەڵە هیچ ئەوە ئارامیش لەگەڵم دێ نان دادنێ بێ سعدی چاوەڕێتی حەیرانی سعدی زۆر سەیرە هەستیان بە هیچ نەکردیا تێناکەم دێڵە هەموو جارەی نییە شەرمەزاری من بووینە دیارە ئەو جارەش وات تێگەیشتێکە بەڕاستی بۆ زعکە هیچ نییە حەقرێ کاکە هەموو جارە وها لە من بکەن چکە ئەو جارە منش جارەکە کە لەگەڵیان تند بووم لێ ئێستاکە ناوێری بەسە کاکە لیمۆجان پێم سەیرە هەنار هیچ گومانێکی خراپی نییە بێ خەم لێ بخەوە بابا گیانی بابێ باسا دەخۆیادۆ کورە بەدەستی داکرد ژەهریش بیتن بەدەستی داکرد تێخۆ سعدی گیان چی هەیە چی نییە؟ وڵڵی هەتا ئێستا هیچ لە گۆڕێ نییە باوەڕ ناکەم شتێکی وا هەبیتم نازانم زۆر بە ئاسایی وەزعەکە دەبینم باشە سعدی یعنی هەنار هیچ گومانی نەکردووە لە تۆ؟ ناوەڵڵا پێم سەیرە هیچ گومانی لە من نەکردیە هەر زۆر بە جوانی نییە پێشوازیشم لێ دەکا و قسەی خۆش دەکا و کە ئەنەمارە هیچ شتێک ڕووی نەدایە زۆر باشە مادەم وایە سبەینە بەرەوە بۆ ماڵەوە باشە؟ ئیشاڵڵا هیچتان پێ ناوێ؟ نەوەڵڵا سعدیگان هیچمان پێویست نییە باشە جارە ئیشاڵڵا سبەی دێم خزمەتت دەکەم بەڵام ئێستاکە شەوە بە خۆت دەزانی کاتێککە قسە دەکەین باشە؟ باشە دڵەکەم باشە جارەکەم دەیخوافیس خوا ئەو جارە بەڵگەم پێیە تەواو ئەلو کاکە جان ئەوە خەوتە بووی کاکە ئوی داوای لێبوردن دەکەم بەس کاکە بڵێ چی بەڵگەم پێیا کردیە بەڵگا کاکە جان ئەو جارە سعدی لە کاتی قسەکردندا ڤیدیۆم کرد باشە زانی هەنار هیچ بکە جارێ هەتا ئەم سبەی دەربینم باشە بە قوربان خواحافیز کاکە جان خواحافیز سعدی لۆ بتزیدی بەو شەوەی بەدەزی تەلەفۆن بکەی تەلەفۆنی چ کا تەلەفۆنم پێ بوو لەگەر چێ پێت نییە
ئەدی وە چییە؟ نا یعنی بکە مەسی نییە؟ لەگە چی قسە دەکەی؟ لەگە دەهاو قەسابی باسی چتان دەکرد؟ باسی هیچ برای خۆم نییە نابی تەلەفۆنی لێ بکەم شتێکت لە من سەریە. هیچم لەبەر سەری نییە برای خۆمە. سعدی مەئەمەڕەیەک هەیە ئاگاد لە خۆبی ئەگەر نا تێدەکەوی ها